چیرۆکی نیچە و مرۆڤی باڵا ژیانی فرێدریک نیچە تێکەڵەیەکە لە جەنجاڵی و تەنیایی لەش ساغی و نەخۆشی ڕووناکیەکی بەهێز و تاریکیەکی ئەنگوستە چاو چیرۆکێکە لە مامۆستایەتی زانکۆوە بۆ دێوانەی کێوان و لە گەنجێکی چالاک و بەهێزەوە بەرەو نەخۆشیەکی لاواز و گیرۆدەیی بە هەنگاو نەنانەوە. نیچە عەوداڵی ئەو مرۆڤە باڵایە بوو کە لە کتێبی وەهای گوت زەردەشت و کتێبەکانی تریدا بەردەوام باسی لێوە دەکرد و شی دەکردەوە. ئەو سوور بوو لەسەرەوەی کە پێویستە مرۆڤ دۆخی مرۆڤ تێ بپەڕێنێ و بە شتێک بگات کە لە سەرووی مرۆڤەوەیە کە خۆی ئەو دۆخەی بە مرۆڤی باڵا ناو بردووە. ئەڵبەتە مەبەستی نیچە لە مرۆڤی باڵا گەیشتن بە جادووی ڕەش و توانای سەیر و سەمەرە نەبوو وەک ئەوەی لە سوپەرمانی سینەماییدا وێنای بۆ کێشراوە، بەڵکو ئەو مرۆڤی باڵای لە کەسێکدا دەبینی کە بۆ خۆی خاوەنی بیرکردنەوەی سربەخۆ بێ و ڕێگە نەدات دۆخەکانی ژیان و دەوروبەری خۆی ڕێگەکانی بۆ دیاری بکەن. ئەو پێی وابوو کەسایەتیە گەورەکان و سەرکردە و قارەمانەکانی کۆمەڵگە بە چەند هەنگاوێک نزیکن لە مرۆڤی باڵاوە، چونکە ئەوان زیاتر خاوەنی بیرکردنەوە و کەسایەتی خۆیانن. یاخود زۆر جار لە کتێبەکانیدا ئەو پرسە دەداتەوە دەست خۆمان کە ئاخۆ مرۆڤێکی نمونەی لای ئێمە کێیە و چۆنە. دەتوانینەوە بڵین کە فەلسەفە و بیرکردنەوەکانی نیچە بە شێوەیەکی گشتی لە دەوری بیرێکی ئازاددا دەخولێنەوە. نیچە لەدایک بووی ساڵی 1844 لە ئەڵمانیا، بەڵام ژیانی خۆی لە نێوان هەر سێ وڵاتی ئەڵمانیا و ئیتالیا و فەڕەنسادا بەسەر بردووە. ئەو بە شێوەیەکی زۆر سەیر ئۆگری شاخ و شاخڕەوی و لووتکەکان بوو. ئارەزووی لەوە بوو کە وەک لووتکەکان لە بەرزیەوە چاوی لە وردەکاریەکان بێت، ڕەنگە هەر ئەوەش بوو بێتە هۆی ئەوەی وتەکانی بەرز بن و بۆ کەسە نزمەکان هەزم نەکرێن. وتەگەلێک کە وەک کەسایەتیەکەی جێی قبولکردن نەبوو لە کۆمەڵگادا. نیچە لە تەمەنی لایەتیدا مامۆستای زانکۆ و قوتابخانەش بوو، بەڵام هەرگیز لەگەڵ بیرکردنەوەی زانکۆ و مامۆستاکانیدا کۆک نەبوو. هۆکاری نەخۆشی و ژانەسەری بەردەوام و جیاوازی بیرروڕاوە واز لە مامۆستایەتی دەهێنێ و گۆشەگیری تەواو هەڵدەبژێرێت. ئەو گۆشەگیریەی بەرهەمی گەورەی دەبێت، چونکە چەند کتێبێکی گرنگی وەک وەهای گوت زەردەشت، چاکە و خراپە، ئاوابوونی بتەکان لەو سەردەمەدا دەنووسێت. هەرچەندە تا خۆی لە ژیاندا بوو کتێبەکانی نەبوونە جێگەی سەرنج و خوێندنەوەی جددی، بەڵام لە پاش مەرگی ئاراستەی بیر و قوتابخانەی ئەندێشەی نوێیان لەسەر بنیاد نرا. فەلسەفەیە و پیاوە ئەوە بوو کە مرۆڤ تەنها بە سەختی و ئازارەکان دروست دەبێت. کەسێک کە ماندووبوونی سەرکەوتن بە شاخدا نەکێشێت مافی ئەوەی نییە دیمەنی سەرنجڕاکێشی سەر لووتکە ببینێت. بە زمانێکی تر واتە ئەو کەسە شایەنی گەیشتن و تێگەیشتن لە حقیقەت و ڕاستیەکان نییە. نیچە دژی هەڵهاتن و خۆ دزینەوە بوو لە گرفتەکان. ئەو پێی وابوو مرۆڤ یەک ڕێگای بۆ چارەسەری گرفت لە بەردەمدایە، ئەویش ڕوبەڕووبوونەوەی ڕاستە و خۆیە لەگەڵ ئەو گرفتەدا. هەموو چارەسەرەکانی تر تەنها بەنجکردنێکی کاتین و کۆتایی بەو گرفتە ناهێنن. ئەو فەیلسوفە ئەڵمانیا بە یەکێک لەو کەسانە دادەنرێت کە گۆڕانیان لە جیهان و بیری مرۆڤدا کردووە. ئەو بیرۆکەی خۆبەڕێوەبردننی بۆ مرۆڤایەتی هێنا. هەمیشە دەیویست خاڵە لاوازەکانی مرۆڤ دەستکاری بکات، لە بوارەکانی ئاکاری کۆمەڵایەتی و ئایندا قسەی نوێی دەکرد. بۆ نمونە نیچە پێی وایە نابێت مرۆڤ بابەتی حەسوودی خۆی بشارێتەوە، بەڵکو پێویستە حەسوودی بکاتە ڕێگایەک بۆ گەیشتن بەو شتەی کە حەسوودیەکەی پێ بردووە. هەر لەم ڕۆژەوە ڕەخنەی لە مەسیحیەت گرتووە کە مرۆڤێک دروست دەکات عاشقی بەها نزمەکان و شەرم لە حەسوودی خۆی دەکا و سەرکەوتن بە شەرم و لاوازی بە خێر و چاکەدا دەنێت. نیچە هەوڵەکانی بۆ بنیادنانی مرۆڤی بەهێز هەر لەسەر ئەو پێوەرانەی باوەڕی پێێتی وتەیەکی بەناوبانگی هەیە کە ڕەنگە بەرگوێی زۆر بەمان کەوتبێ. نیچە دەڵێت ئەو شتەی ناتکوژێ بەهێزت دەکات، بەڵام لە ساڵی 1900 نەخۆشی ناهێڵێت ئەو فەیلسوفە لەوە زیاتر بەهێز بێ و پاش گیرۆدەیەکی زۆر بەدەست جانەسەر و ئازارەوە تووشی جەڵدەی مێشک دەبێ و کۆچی دوایی دەکات.